پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژناباتەوە بەڕەت حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کتێکاد و بەشە زۆرەکانی چینی کتێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروستکردنەوە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ TV. خۆشحاڵە من بنار مستەفا جارێکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان، بەرنامەکانی ئەم چوارشەمەیەمان 13 مارسی 2024 لە سێتەوە پێکهاتووە. نزیک دەبینەوە لە ساڵ ڕۆژی کیمیابارانی هەڵەبجە لەم بارەیەوە بەرنامەیەکمان دەبێت. پاش ئەم سەبارەت بە توندبوونەوەی منملانێ و دەورەیەکی نوێ لە منملانەی نێوان حکوومەتی ناوەندی بەغدا و حکوومەتی هەرێم چاوپێکەوتنێکمان دەبێت و سەرەتا لە کۆتایشدا سەبارەت بە یادی ڕاپەڕین و ئاکامەکانی ئەو ڕاپەڕینەی ساڵی 1990 بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەو پرسیار و سەرنجانی ئێوەی خەنە و ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەم. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، سەرۆک ئاماژەم پێدا 16 سێی ئەم ساڵ دروست دەبێتە 36 ساڵ بەسەر تاوانی کیمیابارانی هەڵەبجە. ساڵانە لەم بەسەبارەت بەم بابەتە بەرنامەی جۆراوجۆرمان ئەنجامداوە و ئەم ساڵیش لە یادی ئەو تاوانەدا قسە و باسێکمان دەبێت لەگەڵ هونەرمەند و شانۆکار ڕێبوار شەریف. کاک ڕێبوار، ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەیە باشتر بۆ ئێوە و سپاس بۆ ئێوە بۆ چاوپێکەوتنێتەوە. بەڵێ، ئێستا کە
نزیک دەبینەوە لە 16 و دووبارە یادی کیمیابارانی هەڵەبجەیە کاتێک کە ئەم یادە هەڵبەت زۆر باسی لێوە کراوە زۆر لایەن لە خۆیەوە ئەگرێت و لە لای ئێوە چی شتێک زیندوو دەبێتەوە کاتێک کە باز لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە دەکەین. ئەگەر پرسیارەکە و گشتگیر بکەیتەوە بۆ من بڵێ تاوانی هەڵەبجە چۆن ڕوویە و لە دوای ئەم تاوانە چی تر کراوە بۆ هەڵەبجە پێم وایە باشترە کە بچمە ناو چوارچێوەی بابەتەکەەوە کە دەرحەق بە تاوانی هەڵەبجە لە 16 سیا کە کراوە. بەڵێ فەرمووی 16 بۆ هەڵەبجە یاخود تاوان لە 16 لە هەڵەبجە زۆر بابەت وەکو بەڕێز فەرمی زۆر کەسەیە لەو بوارە زۆر بابەتی هوروژاندۆ و باس لێوە کراوە بەڵام دەکرێت ئێمە 16 چۆن بپێوین یا چۆن باسی لێ بکەن لە هەڵەبجە یاخود بۆ لە هەڵەبجە 16 ڕوویاوە. ئەو تاوانە مێژوویە کە تاوانێکی جینۆسایدکردنی مرۆڤەکانن دەبواە دەسەڵاتی ئێستا و پێشتریش بە عێراقیشەوە لە هەڵەبجە خەمخۆرێکی گەوریان بۆ ناوچەی هەڵەبجە بخواردایە و بیان توانایە هەموو پێشوەختەی 16 سێک دەستیان بهێنایە بە هەڵەبجە و یاخوو لە بواری هەڵەبجە لەو تاوانەی هەڵەبجە کە ڕوویاوە ئەوان چارەسەری تەواویان بدۆزیاتەوە بۆ هەڵەبجە. لەبەرەوە ئەو تاوانە گەورەی کە لە 16 سیا ڕوویاوە نەئەکرا هەموو ساڵێ لەم ڕۆژە لەم کاتا کە نزیکە بینەوە وەکو هەمیشە باسییان کردو وەکو دەغیلێ وەکو دوکانێ نازانم وەکو چی بیپێون و کۆمەڵێ چالاکی تیا بکەن و دوای 16 تەواو بۆ ساڵی ئایندەی هەڵبگرن. ئەمە بۆ خۆی تاوانە بەڵکو ئەخرێتە چوارچێوەیەکی تاوانێکی تر و گەورەتر لەو تاوانە گەورەی کە وەکو هەڵەبجە بە جینۆساید کردن بۆ 36 ساڵی تریش یعنی واتە 36 ساڵە هەڵەبجە جینۆساید دەکرێت نەک یەکجار. دەبوو هەڵەبجە دەسەڵاتدارانی کورد بە تایبەتی و عێراقیش بە تایبەتی کە بەشێ بۆ لەو تاوانە گەورەی کە لە هەڵەبجە کراوە جگەلەوەی کە هەڵەبجە وەکو شارێکی جینۆساید لە مێژووە تۆمار بکرایە سەرەتا دەستیان بە زۆر شت کردایە. بۆ نمونە شاریان گۆڕێژ کردایە یاخود شورایەکی گەورەیان لە چوارچێوەی هەڵەبجە دروست کردایان شتایە خەڵک جارێ بگەڕێتەوە بۆ ناو شاری هەڵەبجە. پاشان جوانترین شار دیزاین بکرایە لە نزیک هەڵەبجەوە بە جوانترین دیزاین و بە مۆدێرترین شار و شارۆچکە چواردەوری هەڵەبجەیان بتەنیانێتەوە یعنیواتە مەسەر دروستیان کردا بەوەی شارێ وایە بە نمونەیی بۆ ئەوەی هەر کەسێ لە هەر وڵاتێکەوە لە هەر جێگایەک و باتایە لە زوومی چاوی خۆیان لە زوومی کامێرەکە یا لە کاتێک لە ڕۆژنامە نووسێکە و نووسەرێک یا ڕۆژنامە نووسێ بیتوانێت ئەو شارە وا بپێوێ یاخوا باسی لێ بکە کە ئەمە بە جینۆساید کرابەوەی بۆ مێژوو دووبارە نەبێتەوە. بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئەوەی کە لە هەڵەبجە ئەگوزەرێ بە ئێستاشەوە لە دێگەچێ نەپرزگای. ئێوە ئاماژەتان بەوەدا کە تەنها یەکجار نەبووە تاوان بەرامبەر بە هەڵەبجە بەڵکۆوە 36 ساڵە تاوانی بەرامبەر ئەنجام دەکرێت. ئەمێ بپرسم کە ئایا ئەمریکا ڕوویدا تەنها ڕووداوێک بوو یان چی شتێکی تر هەیە لە ڕوانگەی ئێوە کە شایستە بە ئاماژەکردن بێت؟ عزیزم کاکە جان با یەک جار من لێرەوە شتێک ڕاستکەمەوە بۆ بەڕێزی نابوو ئەوانەی کە زیاتر گوێمان لێگرن. هەڵەبجە ڕووداو نییە، هەڵەبجە تاوانە، تاوانێکی مێژوویە. تا بینی ڕووداو و هەردەست جیاوازێکی زۆری هەیە. هەموو شتێک ڕوو ئەدا بە کارەساتێک کە ڕووبا لە سروشتە، بەڵام تاوان دەستە، دەستێکی مێژووی، دەستێکی دەسەڵاتی زلهێز،
دەستێک با بڵێن گەلە کۆمەکێ لە شارێکی بچکۆلە و خنجیرە بە پێشڕەوی کۆمەڵێ دەسەڵات و سەربازی تر واتە سەر ئەو سەربازانەی ناویان لێنەی هەرچیان ناویان لێنەی ئەوانە پێشەنگ بوون بۆ وێرانکردن و خاپورکردنی هەڵەبجە. ئەگەر خاکێکی مابێ لەسەر زەویە بە چۆن ئەڵێ بە زۆنگایە بە وەسفیکەم ئەوا بێ هەڵەبجە بێت، چونکە ئەگەر تۆ سێری بکەی ئێستا بچیتە ناو شاری هەڵەبجەوە هەست ناکەی هەست دەکەی کە ئەمە 200 ساڵ لەمە پێ 300 ساڵ لەمە پێش ئەمە شار بوو. یعنی ئەوە سەدەی ئێمە سەدەی چەندەمین 2024ین هەڵەبجە بە و لە تاو ینی ئەچیتە ناو هەڵەبجەوە ینی لە کۆڵان و لە جادە و لە شەقام و لە شوێنەکانە بیگرێت لە وێرانەیە زیاتریی تا نییە هەڵەبجە. بۆیە تاوانێکی گەورەیە و بە ئێستاشەوە هەر تاوانی بەرامبەرەکەن لەبەر چەند هۆیەکی سەرەکی تاوانی بەرامبەرەکەن. بچووکردنەوەی هەڵەبجە، تێکدانی دیموگرافێتی هەڵەبجە و ئاوارەکردنی ئەو خەڵکانەی کە لە ناو هەڵەبجان و تۆزێ ڕۆشنبیر ماون و کۆمەڵێ شتی تریان بەسەر ئەسەپێنن یانە ناویانەوە بۆ ئەوەی خەڵکێکی باش لەوێ ئاوارە ببێ و وەکو چۆن ئەڵێ بابەڵەیەکی بنێنێتەوە بەکەڵکی ئەوە نەمێنێت کە بتوانێت مێژوو باسی بکە. ئەوە لەبەر ئەو کۆمەڵە هۆیانەیە کە هەڵەبجە تاوانێکی گەورەیە لە هەڵبجە کراوە و هیچ چاوەڕوانێکیش ناکرێت بەڕاستی بە ئێستەوە من ئەوەی کە دیم ئەم ساڵ کە گەڕامەوە چاوەڕوان ناکرێت ئەو دەسەڵاتانە لەسەر حکم بن و کە خۆیان پێشەنگ بوون و نایانەوێت هەڵەبجە بە دنیای دەرەوە بگەێنە چکە دیارە دنیای دەرەوە شەر ئامانجی تایبەتی خۆیە بووە بەرامبەر بەو شارە بە هەموو دراوسەکانیشی. ئەگەر ئێستا 36 ساڵ دواتر باز لەم تاوانی کیمیابارانی هەڵەبجە زەرانی خەڵکی لە هەڵەبجە ئەو چەندین تاوانانەی ترکە بە درێژایی ئەم 36 ساڵە ئەم نەهامەتەی کە خەڵکی لە شاری هەڵەبجە ڕوبەڕووی بۆتەوە. ئەگەر ئێوە لەم یادەدا بتانەوێت قسەیەک بکەن چی شتێک بە پلەی سەرەکی گرنگە بیهێنێتە بەر باس و قسە و باسکردن؟ دەهاشتەیە هەبوایە سەرەتا بۆم باسکردی هەڵەبجە گوڕێژ کرا هەڵەبجە شورایەکی بۆ بکرای هەڵەبجە لە هەڵەبجەی ئێستاە دوور خرایەتەوە لەبەر هەڵەبجە وایە ژینگەی پاکرایەتەوە خاکی پاکرایەتەوە. یعنی چوارچێوەی هەڵەبجە وێرانەیە کە تا ئێستش بۆنی گازی کیمیایی لێت. ئەو کەسانە ئەگەر بکرایە ئەوان دەسەڵاتێکی وا بەهێز بیتوانێت ینی چۆنەڵی بە زانستانە بە شێوەیەکی دراسیانەی زانستی بچوونایە بۆ ناو هەڵەبجەیان پێوە کرابەوەی کە گازی کیمیایی لەو شوێنە لێ دراوە و خەڵکانێک لەوێ ئەمێننەوە یا جێنشینە بن ئەبێ بیان گۆڕن یعنی جێگۆرچێ بە خەڵکەکە بکرایە ئەمە یەک. هەبوایە و دەبوو جۆرەها خەسەخانەیان بکردایەتەوە بۆ بواری دەرونی کەسانێکی کە نەخۆش دەروونن تا ئێستا دەبوو برینداربووانی کیمیایی بە ئێستاشەوە بگوازرانێتەوە بۆ دەرەوەی وڵات بۆی چارەسەریان بۆ بکرایان نە دەبوو ئێستا کۆمەڵ بە زۆریش زۆر هەتوان بڵم بە هەزارەها خەڵکانێک لە هەڵەبجە هەن هەتا ئێستا دەناڵێنن بە سینەیانەوە بە هەناسەیانەوە و کەسیش سەردانیان ناکات. دەبوو ئەمانە هەمووی بیان نردنایەتە دەرەوە چارەسەریان بۆ بکردنایە. خەستەخانەی تایبەت دانرایە بۆ ئەو کەسە بریندارانەی کە دووچاری ئەو هەموو هەناسەتونی و نەخۆشی دەرونی و ئەوانە زایدەنەوەی کە کارێکیان بۆ خەڵکی هەڵەبجە بخڵقانایە کە ئاسوودەیان کردنایە یعنی حاڵەتێکی وایان بۆ کاتێکی وای شتێکی وایان بۆ بکردنایە کە ئاسوودەیان کردنایە لە بیریان نەکردایەتەوە لە 16 سێ لە 16 سێ بۆ دەبێت لە 16 سێ ئەوان قوربەسەری و جارێکتر کەسانێکی مردوو یاخۆوانی کە لە بواری لە کاتی کیمیاەکە ڕۆشتون دیسانەوە لە ڕێی کەناڵەکانیانەوە بیانێنەوە بەردید و بینینیان و دەستیانەوە بکەونەوە قوڕپێوانی ئەو ڕۆژەی کە تاوانەکەتیان ڕوویاوە ئەمانە نەکرایە دەبوو هەڵەبجە زۆر شتی شایستەی هەبوو بکرایە بەڵام بە پێچەوانە وەکو باسم کرد ئەوان نایانەوێ هەڵەبجە بەو گەورەیە بپێون کە ئەمە تاوانێک بەرامبەر کراوە چونکە خۆیان دەسەڵاتیان لەو تاوانە ینی دەستیان لەو تاوانە هەبوو لەبەر ئەوەیە هەڵەبجە بە بچووکی سیرەکەن بە بچووکی هەڵمەوە
وەکو بینیشمان من گلەیەکی زۆرمەیە لە زۆر لایەن و زۆر ئەوانەی کە ئەکتەرن، ئەوانەی کە فیلمسازن، ئەوانەی کە درامانووسن، ئەوانەی کە ئەکتەرن بە پێچوانەوە لەم کاتە فیلمێکیان تۆمار کرد، ینی 16 لە 1970 کرد بیەوە، تاوانێکی تری زیاو بوو. تۆ کە باز لە جینۆسایتی شارێگەکەی چۆن نەکرێت تۆ فیلمێ لە شارێکا تۆمار بکە یا بۆ مێژووی بێڵیتەوە 16 لێ بپەڕێنی. دیسان تاوان ڕۆژ بە ڕۆژ تاوان لە هەڵەبجە بەرقەرارە و ئەیکەن بۆ ئەوەی هەڵەبجە بچوو بکێتە. بۆ ئەوەی کە خەڵکی هەڵەبجە چیتر ڕوبەڕووی نەهامەتی نەبێتەوە یان بە قسەی ئێوە ئەم تاوانانە بەرامبەر بە هەڵەبجە چیتر ئەنجام نەدرێت پێویستە چی بکرێت؟ عزیزی من ئەخرا هیچی بۆ ناکرێت، کراوەتە پارێزگا، لە پارێزگا بەناوە، ئەتۆ بڕۆ بەناو هەڵەبجە بزانە لە لادێ چێە لە پارێزگا، ئەتۆ سەرەتا شتێ بە من بڵێ دەکرێت هەڵەبجە چی بۆ بکەم، دەڵم بیکە بە پارێزگا بودجێ بۆ دیاریکە، بودجە سەرفی کە لە ناو هەڵەبجە، خەڵک خەرەکارەوە، شوێنەکان ئاوەدانکەرەوە، قوتابخانەی تیابکەرەوە، خەسەخانەی چاکی تیابکەرەوە، ئەم جۆرە شتانەیە ینی هەڵەبجە ئاوەدانەکرێتەوە کە تۆ ئەم سەرەتاییە کە ناوی لێنرێن هەنگاوت بۆ هەڵێنە چیەکە ینی چی شتێکی ترەڵێ ئاماجێ لێ هەیە یاخو ئومێدی پێخوازی، هیچ شتێک نییە لە هەڵەبجە ئومێدی پێخوازی ئێستا. من خۆم چوومەتەوە بۆ هەڵەبجە، داوام کرێت ئومێدێک شتێک چاوەڕوانی هیچ شتێک لە ئومێدا نەماوە کە تۆ بڵێ بە ئومێدم بووی. ئومێد ئەوەیە تۆ شتێک لە بەردەست تا بێ بڵێ منم یاسانە لەناو هەڵەبجە پێشنیارمان کرد لەناو کۆمەڵە یاسامانەی هەڵەبجە چاکەین بەم شێوەی دەسوورە بیکەین بەەوە شارێکی مۆدێرن و ئاوەدانیەکەین و خەڵکەکانەکەینەوە سەرکار و نازانم کۆمەڵێشت، بەڵام تۆ هاتی خۆی وێرانە، خەڵکەکەشی وێرانکەی، دەرونیان وێرانە، ئەوەی تر وێرانیکەی، چ ئومێدێگەمێنێ من بڵم ئەتوانم ئومێدی پێ بخواتم. بەڕاستی من وەک خۆم ئێستا وەکو ئەوەی کە بڵێن ئومێدم پێی نییە، بەو دەسەڵاتە لە ناو هەڵەبجایە هیچ ئومێدێکی نییە. ڕەنگە تۆزێشت وردەکاری بکرێ لە ماو لەولا، ڕەنگە ئەمانە هەموو شتێک نین بۆ هەڵەبجە. دەبوو کۆڵان و جادەی هەڵەبجە لە پاریس خۆشتر بواە، دەبوو هەر کەسێ بچوایەتە هەڵەبجە بیزانایە کە ئەمە شارێکە لە 1970 16 تاوانی بەرامبەر کراوە و ئێستا بە مۆدێرترین وڵات و شار و نازانم ئەو جۆرەشتانە بنیاد نراوەتەوە، بەڵام بەداخەوە کە چیتە هەڵەبجە تەنها ناوێکی گەورە و دێکی وێرانە، لە هیچ ناچێ لە هیچ، یعنی لە جوانی هەڵەبجە خۆی نەبێ دەشت و دەرەکەی لە ناو هەڵەبجە عەرەبانە و نازانم ئەم جۆرە ئەبەتەوانە من ناڵێم ئەوەی کاسبکاران هۆیەیە کە ئەوان وایان کردووە کە خەڵکە برسی بێت و ڕەش و ڕوود بێ و پەنا بۆ کاری تر بەرێ، یعنی سادەترین شت لە هەڵەبجە نییە بەجددی، یعنی سادەترین شت نییە کە ئاو کارەبا و نازانخەوە بۆ بیستنی ئەو ڕاستیانە حقیقەتە بەداخۆ بۆ بیستنی ئەو ڕاستیانە. بەڕێز هونەرمەند و شانۆکار کاک ڕێوار شەریف، زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە، دەستان خۆش بێ سەرکەوتوین. زۆر سپاس. بە داوای لێبوردنیشەوە لە بینەران ئاگادار کراینەوە کە خشەخشێک لە دەنگەکەدا هەبوو، بەداخۆ نەمانتوانی کۆنتترۆڵیکن لە کاتی بەرنامەکەماندا و سپاسکە تەحملتان کرد و توانیتان گوێگری بەرنامەکەمان بن. وچانێکی بچووک و پاشان سەبارەت بە ئاکامەکانی ڕاپەڕینی ساڵی 1990 بەرنامەمان دەبێت، لاگەڵمان بمێنەوە. مەڵای بینەرانی عزیز لە 5 ساڵی 1990ەوە لە کوردستان ڕاپەڕینێکی بە خۆی و دینی سەرەتا لە ڕانیە و دواتر لە سلەیمانی و دواترش لە شار و شارۆچکەکانی تر هەفتەی ڕابردوو لەم بارەیەوە لەگەڵ ئیبراهیم حوسێن بەرنامەیەکمان کرد و زیاتر قسەمان لەسەر ئەوە بوو کە چی بوون ئەو شتانی کە وایان کرد لە باگراوەندی ڕووداوەکانە کە ڕاپەڕیندا کوردستاندا
بە ئەنجام بگات. ئەم ڕۆژ لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوی ئۆکتۆبەر موحسین کەریم تا و توێی ئاکامەکانی ڕاپەڕینی ساڵی 1991 دەکەین. موحسین کەریم ئێوارەت باش و سپاسکە لەگەڵ مانایت. ئێوارەی ئێوە بینەرانی بەڕێز باش و زۆر سپاس بۆم دەرفەتەی ئێوە فڵقانتان بۆ بەشداریکردنمان لەم بەرنامێت. سپاس بۆ ئێوە. ئەگەر ئێوە خۆتان کۆبەندێکی گشتی لێ بکەن لەسەر ئاکامەکانی ڕاپەڕین 33 ساڵ دوای ئەنجامدانی ئەم ڕاپەڕینە، چۆن کورتی ئەکەنەوە بە دەربڕینی چەند دێڕێک لەسەر ئاکامەکانی ڕاپەڕینی ساڵی 1990؟ طبعا بێگومان ڕاپەڕین لە دۆخێکا کرا کە ڕەنگە ئێستا فەرسەتیەوە نەبێ بچینە سەر و دوور درێژ و باسی بکەین بە هۆکارەکانی چۆن بچۆن و بەڵام سەرنجام بە کورتی بڵێم کە ڕاپەڕین لە هەلومەرجێکا ڕوویا کە ئەمریکا شەڕێکی قوڵقان لە ناوچەکە و لە عێراقا بە تایبەتی وە بۆ ئەمە بەسەر دەستی ئەحزابی ناسیۆنالیزمی کوردی گرت و هێنانی بەشداریکردن لەم شەڕەیە و سەرنجامیش ناوچێکی تەسلیم کردن. بە معنایەک بڵێم ڕاپەڕین بەرەنجامی دۆخێکی جیهانی بوو و لە چوارچێوەی استراتیژی ئەمریکا بوو و لێرەشا جێگۆ پێگەی بۆ ناسیۆنالیزمی کورد پیا بوو کە بێن ئەوان بە جۆرێک خەڵک بن بۆ ڕاپەڕین. بەڵام بێجگە لەمەش ئەوان سەرکوت و خەفەقان و کوشتار و زوڵمی ڕژێمی بەعەس خۆی فاکتەرێکی گرنگ بوو بۆ ئەوی کە خەڵک هەمیشە لە فرسەدێک گەڕا کە تۆڵە لەم ڕژێمە بکات. یعنی ئەمانە دەستیانایە دەستی یەک با بڵین کە خەڵک لە هەلومەرجێکا دەست بۆ ڕاپەڕین بەرێک کە خۆی هێشتا ئامادە نییە هێزێکی تر بانگەوازێکەوە ئەویش ئەو زوڵم و ستەمە زۆری کە لەسەرێتی بە ناچار ئەیباتە ناو سیاسەتێکەوە ڕاپەڕین ئەنجام مەدرێەوە سەرنجام ڕژێمی بەعەز لە ناوچەکە هەر لە کوردستاندا. بەڵێ بەرحاڵ دەرچوونی ڕژێمی بەعەز لە کوردستان مەسەلەیەکی مهم بوو، بەڵام ئەو دۆخی کە لە دوای دەرچوونی ڕژێمی بەعەز تا ئێستا هاتووە ئەگەر بین ئەوە هەڵسەنگێنی ئەو کاتەوە مادەرەکرێت کە مەسەلەکە چۆن بوو. ینی منەمەوە بڵێم بۆیە لە بداتام قەدیمەیەمت کە بزانین ئەم ڕاپەڕینە بەرهەمی ئامادەی ڕێکخراوەی سیاسی جەماوەر نەبوو کە خۆی لە چوارچێوەی سیاسەتێکی ڕادیکاڵی پێشەنگ لە چوارچێوەی ئامادەسازیکی ڕێکخراوەیی ئەوەی کە جەماوەر ئامادە بێ ڕێکخراو بێ و خۆی بڕیاری یا بێ ڕاپەڕێ لە ژێر سایی سیاسەتێک و ڕابەرێکی ڕادیکاڵ و سۆسیالیستی و کۆمۆنیستیا کە بتوانێت سەرنجام ئەو ئامانج و خواستانی کە خەڵک هەیبوو لە بێتە ئاکامەکان ڕاپەڕین و دەسەڵات و با بڵین حکوومەتێک کە دوای ڕاپەڕین دروست دەبێ ئەمانە ڕنگدانەوەی ئەو ئاوات و مێدانی خەڵک بێت. یعنی هەمومان نەزانین کە خەڵک بۆ ڕزگاربوون لە دەسەڵاتی بەعەز ڕاپەڕی دەسەڵاتی بەعەز چەوسێنەر بوو زوڵمی لە خەڵکە کرد ستەمی لە خەڵک کوردستانە کرد لەسەرەوەی کە بە کوردی قسە دەکرد بێ ماوەی دەرەجە دوو بووی هاوکات هەمیشە سەرکوت و تۆقاندن و گواستن و ئەمانە بەشێ بوو لە سیاسەتی بەعەز نەبوونی ئازادی سەرکوتکردن ئەمانە هەمووی ئەو واقعەتم کە خەڵکی کوردستان تەجروبەیەکرد لەژێر دەسەڵاتی بەعەز. ینی زوڵم ستەم نەبوونی ئازادی چەوسانەوە سەرکوت ئەمانە هین بوون. ینی خەڵک ڕاپەڕی بۆی کە ینی ئەمانە نەمێنێ و هاوکاتیش تەوان خەڵک ئەویست کە ژیانی باشتر بێت تەوان لە هەموو بارەکانەوە مەسەلەن ینی ئومێدێک بۆی کە ئەڵگۆڕێکی جەزری ڕیشەی لە ژیانی خەڵکە ڕوایات خەڵک ئازاد دەبێت خەڵکی تر سەرکوت ناکرێت تر شەو لە ماڵەکانی خوانە بەبێ ترزە خەون ترسیان نابێت کە مەفرەزە خاصە هەڵکتێ سەر ماڵەکانیان ناڵەکانە بە ئەبات لەسەر چالاکی سیاسی لەسەر بیرکردنەوە لەسەر قسەکردن لەسەر ئەوەی کە هەموو ئەمانە مەسەن لە زیندانەکانە تون ناکرێن ئەدام ناکرێن لە هەیغی خاصە لە با بڵێن محکەمەی سەورە ئەمانە بەرحاڵ ئەم ئومێدە بوو و خەڵک بەم ئومێدە ڕاپەڕی و قوربانیش یا بەڕاستی. بەڵام لەبەرەوەی کە لەژێر سایی ڕابەریەکە لەژێر سایی سیاسەتێکە ئەم کارەکرا سەرنجام ئەوەی کە قیادەیەکە ئەوەی کە ڕابەری ئەم حرەکەتەکە معلومەوە دەستکەوتەکە نەچێتەوە. بۆیە من پێم ئەمە بێ بڵێم ئەم قەدیمەی بۆ بڵێم کە بەداخەوە ئاکامی ئەو ڕاپەڕینەی ئاکامی هەڵسانە جەماوەری ئاکامی ئەو قوربانەی کە خەڵک کردی چووە گیرفانی کۆمەڵک ئەحزابی ناسیۆنالیستی کە ئەوان ئامادەتر بوون لەباری سیاسی لەباری چەکداری و پشتیان بە ئەمریکاوە بەستە بوو و ئەو ڕاپەڕینە ئەو قوربانەی چوو گیرفانی ئەوان و لەسەر ئەساسی وەرمێکیش کە خەڵک هەیبوو سەرنجام بوو بە پەرلەمانێک دەنگدان بۆ پەرلەمانی ئەوان دواتر حکومەتی ئەوان و خۆمان ئەزانین کە یعنی دوای 2 ساڵ تەنها لە دروستنی پەرلەمان شەڕی ناوخۆ دروست بوو کە هەزاران خەڵکیان تایە بەکوشت مناڵی خەڵکیانیا بەکوشت خەڵکیان ئاوارە کرد جەریمەیان کرد بەرامبەر بە خەڵک
پارتی ویکێتی بەتاتێن دو حیزب ئاساسیە شەڕیان لەگەڵ ئەحزابی ترا کرد لە پاڵ ئێران و تورکیا شەڕی حیزبی دیموکراتیان کرد خەڵکیان جێشی ئێرانیان بردە سەر حیزب دیموکرات شەڕی پەکەکەیان کرد جێشی تورکیانە سەر پەکەکە لە هەولێرە خەڵکی پەکەکەیان زیندە بەچاڵ کرد والحاصل يعني خود یەکێتی و پارتی شەڕی پەکەیان لە قەندیل کرد ئەوانە هەمووی ینی خەڵکی وسان ئاگاداری و بێت گەلەوەی کات چیان مەسەرەن خەڵکیان برسی کرد نان و ئاوی خەڵکیان برد ئەو کۆمەکانی کە کاتی خۆی نەتوێگرتوەکانی هێنا منەظەمات یان هێنا ئەمان دەستیان بەسەراگرت و دواتریش داهاتی کوردستان کەمان بە شوی جۆرا جۆر کۆنتڕۆلیان کردبوو بە قسێکی نەوشام مستەفا کاتی خۆی ئەڵێمە داهاتی کوردستانمان تەقسیم کرد لە سا هەفتای بۆ هەردوو حیزبێتی و پارتیکی 35 لە سا 30مان بۆ هەموو شتەکانی خەڵکی کوردستان بە موچەی بە خەدەماتی بە مشتێکی نەکرد ینی ئەمان لەوە دەستیان پێکرد لە تاڵانکردنی ژێربینای اقتصادی لە ڕاپەڕین و ڕاپەڕینی کە لە 1990 ئەنجامدرا بەڵێ ئەوە ئاکامی و ڕاپەڕینەیە وتم لەبرێ ئەو دەسە ئەو هێزانی کە کۆنتترۆلی ڕاپەڕینیان کرد کە بڕیاری ڕاپەڕینیانە کە قیادی ڕاپەڕینیان کرد و قیادی خەڵکیان خەڵکی ژوامی بەوان هەبوو ئەمانە دەستکەوتەکان هێچنەوە خەڵک دەستکەوتەکەی نەچنێت کە خەڵک ڕێکخراو نەبوو خەڵک خۆی بڕیاری نەیابوو خەڵک تەنزیمی نەبوو خەڵک ینی ئەوە نەبوو بڕیارێکی خەڵک بێت کە ئەم خەڵکە خۆی لە ڕێگەی ڕێخستنەکانی ڕێکخراوە جەماوەریەکان ڕێکخراوە حیزبیە رادیکاڵ و شۆژگەرەکانی ئەم شۆشەی کردبێت ئەم ڕاپەڕینی کردێت و ئەوان سەرنجام وەکو بۆ نمونەیەکی زۆر سادە بڵێ مەسەن شۆشی ئۆکتۆبەر لە 1970 لەبەرەوەی کە خەڵک کردیەوە بە قیادەی حیزبێکی سیاسی کۆمۆنیستی کردی بەرهەمەکەی خەڵک چنیەوە ئەو بکە حیزبی کۆمۆنیست کاتێ لە رووسیا سەر حکوم لە 1970 چاکسازیەکە ئیسلاحاتەکە ژیانی خەڵک باشەکە بیمەی بێکاری هێنێت مەسەل مافی کرێکارەوە کاژ مافی ژنان کە بۆ یەکەم جار لە تاریخینە مەسەل مافی یەکسانی ژن و پیا و جێبەجێ کات و مافی نەتەوەکان بۆ دیارێکی چانوس و یعنی زۆر ئیسلاحات و هینی لەباری اقتصادی لەباری ژیان گوزاری خەڵباری مافە دیموکراتیەکان بەڵام لە کوردستانە چونکە خەڵکەکە نەبوو خەڵکەکە ڕاستن ڕاپەڕی بەڵام لەژێر قیادەی حیزبێ ئەحزابی سیاسی ناسیۆنالیستیان کە ئەوان ئەجندای سیاسیان شتێکی تر بۆیە حتمما قوربانیەکان چێتە گیرفانی ئەوان و قازانجەکە چێتە گیرفانی ئەوانی چیان کرد لەم دەورانەیە کەڵەکەی سەروەتیان کرد سامانیان کەڵا کرد بەڵام شەڕی ناخۆیان دروست کرد شەڕیان لەگەڵ حزابی ترا کرد کارەساتیان بەسەر خەڵکی کوردستانە بێمافیان هێنا و سەرنجام لەسەر مزارات خەڵکیان کوشت خەڵکیان برسی کرد کاتێک کە خەڵک هاتە سەرجادە بۆی کە دوای مافی خۆی کە خەڵکیان کوشت لە حەفی شوباتە خەڵکیان کوشت پێتە خەڵکیان کوشت دواتە خەڵکیان کوشت ئێستا مەسەن ئەبینیت کە لە 2014 تا ئێستا چەندین مانگ موچەی خۆی ینی فەرمانبەریانەوە بە چەندین مانگ یعنی 1 دیناریان ناوە فەرمانبەر بە چەندین مانگ چارەکە موچیان ناوە چەندین مانگ مەسەن نیوە موچیان ناوە ئێستاش هەر ئێستا لە مانگی نۆی پارەوە تا ئێستا کە مانگی دوی ئەم ساڵی ڕابردووە یعنی تەنها و ماگەر یەک موچە دراوە دوای 5 مانگ لە خۆ پیشاندان و لە مانگرتی مامۆسان لە بایکۆت و لە دیفاعی خەڵکی لەگەڵ لەوان لە فەرمانبەران ناڕزاتەکان اینجا هێشتا موچە نەدراوە لە کاتێکا سەروەتی ئەوان خەیاڵیە سەروەتی مەسئولانی پارتی وێکێتی خەیاڵیە جارجار راپۆرت بڵاو بێتەوە چەند ملیار ئەمانە سەروەتیانێ معلومە کە لە کوردستانە ئەمە حزابانە سەروەتێکی زۆرانێ و لە پاڵ ئەوانە مەجموعەت دەوڵەمەندی ملیاردێر دروست بووە کەمانە لە پاڵێکێتی و پارتی هەڵتۆقیون یعنی چەندین ملیارێ بە ئەترافێکی خودی جەڵاتاوانی کاتی خۆی کەوتی لە کوردستانە دەیان ملیاردێر و هەزاران ملیۆنەر دروست بووە هەر ئێساش ینی بە چەندین ملیاردێر کە توای ناوەکانیان بڵێ 1 2 3 4 معلومن چەندین ملیاردێر ملیۆنەر بڵێ کە ناوەکان معلومەوە هەن یعنی بەڵام لەو لاشەوە خەڵکانێگەن کە مەسەن موچەخۆری حکوومەتە موچەی نییە ئەبێتە سەر جادەدا موچەی خۆی کە کاڵەنشینە موچەی نییە مەسەلەن کرێکاری ژینگەی موچەکەی نادرێتێ و هەزار بێکار هەیە هەزار گەنجەیە کە تەعید تەخەڕوجیان کردو تەعین نابن و موچەیان گیرفانیان بەتاڵە هەزاران گەنجەیە کە تەمەنی کارکردنیان ئامادەن بە کار و بەڵام کاریان دەست ناکە و دینارێک لە گیرفانیان دەست باوکو دایکیان پانەکەنەوە ینی بەڕاستی من ئەتوانم ینی پێویست ناکە کەسانی کۆمەلەوە بارە قسە بکەم منەڵم هەر کەسێک بمبەخشە زمانی هەر کەسێک هەر هاوڵاتێکی سادەی کوردستان بکەیتەوە لەم قسانی من بەڕاستی تونترەکە لەم قسانی من زیاترەکە ینی ئەوان بە پێست و خوێنی خوان ئاکامەکانی ڕاپەڕینیان بینیوە و هەتا ئێستا بە جۆرێک نەوێت لە پەشیمانی لەناو خەڵکی سادەیە جۆرێک لە پەشیمانی لەوەی کە کراوە ینی بەسەن بەم جۆرە ئەیانوێت بڵێن کە ئەو کاری کراوە غەڵەت بووە ئەگەر ئەوان کاتێک بە خوێن و بەڕاستی بە چنگیان بە دەمی هینا کرد ڕژێمێکی هەر وحشی و کوڕژێن بەعسا کرد ئێستا گەشتن سەری کە پەشیمان بن ینی خوان بە پێست و خوێنی خوان ئاکامەکانی ئەو ڕاپەڕیان بینی کە چۆن ئەم دەسەڵاتدارانی کورداتی کە پیادەی ڕاپەڕیان کرد چۆن بەناحەق ئەو ڕەنج و قوربانی خەڵکیان برد بۆ خوان و بوو بە سەروەت و سامان و بۆ خوان و بنەوەکانیان ینی حتمما
حتما ڕاماڵینی حکومەتی بەعز کارێکی خراپ نەبوو، کارێکی باشە کە حکومەتی بەعز ڕاماڵ کارێکی باش حکومەتی بەعز دەمێنێ، بەڵام کێشەکەلا کە بەداخەوە ئەمە لە ئاکامی ڕاپەڕینێکی سیاسی هوشیارانە و جەماڵی خەڵکە کە خەڵک بەرەمەکەی پێچ کەس بەڕای من هیچ کەسێ لەوە ناڕەحەت نییە کە بەعز نەماوە و هەموو کەسێک پێی خۆشە بەعز نەماوە و بەڕای من ئەوە نقطەی قوتە بەعز نەماوە، بەڵام بەداخەوەی کە هەموو کاتێک خەڵک قوربانی ئەیات بەرامبەر بەڕژێمێکی سەرکوتگەر زاڵم بەڕام بەدانێکی مجرم، بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە وەهمی هەیە ناهوشیاری هەیە هێشتا وەم بە حزابی بۆرژوازی هەیە دەستکەوتەکانی خەڵکی تری بە ئەمە مەتەن تەجوبەی شۆڕشی ئێران بوو 40 ساڵ حکومەتی جمهوری ئیسلامیان هێنا کە کارەساتی هێنا و خەڵک ناچارە ئێستا بە جۆرێک بەش لە خەڵک بڵێ 100 شکر بە کفنجی پێشوو ئێستا لە کوردستانە ئەمەیە بنەمە یەکشت بڵێم یعنی هەتاکو تەجوبەی ڕاپەڕین ئەوە بڵین کە ئەگەر بەرهەمی ڕاپەڕین ئەم کارەساتانە بوو ئەبێ هوشیار بین ئێسەش کۆمەڵی ئەحزابی تر کە بەناوی ئۆپۆزیسیۆنە خوان هاتوون لە بەدیل ئەم حکومەت و ئەم دەسەڵاتە ساختە چی و تاڵانچیا هینەکەن ئەگەر خەڵک وەهمی بمانەوە ئەمان جاری کە لەژێر ناوی بکە بەڕای من کڵاوکەنە سەر خەڵک و بەرهەمی ئەو قوربانیانەی کە خەڵک یا چەند ساڵە لە جێم دەسەڵاتە ئەوان بەجۆی کە وەکو چۆن گۆڕان کردەوە گیرفانی کێتی و پارتی لەن لە بزوتنەوەی گۆڕان و لە خۆی باڵی ناڕزاتەکانی دوای ساڵی 2009 بەدواوە ئێستا بە بڕای من ئەمان تیانوێ جاری ئەم ناڕزاتیەکەی بیکەنەوە گیرفانی کێتی و پارتی و دەسەڵاتی ئەوان درێژکەنەوە بەڕای من بێت تەجروبەیەک گەر وەریگرین لە ڕاپەڕین لە شکستەکە دەینەکەی بەڵێ لەسەر ئەم لایەنانی کە ئێستا هەن بەڵام دەسەڵات وەڵامی بەشێک لەم قسانەی یاوەتەوە کە ئێوە کردوتانەوە ئەوانیش باسی دەستکەوتەکانی دوای ڕاپەڕین دەکەن یا خودەوەی کە دەسەڵاتدارانی کوردستان باس لەوە دەکەن کە لە ناوچەکەدا کوردستان تەنها ناوچەیە کە تەنها یەک حزب یەک کەس دەسەڵات نییە بەڵکو پەرلەمان هەیە کۆمەڵێ ئەحزاب بەشداری حکوومەتەکەن حکوومەتی بنکەفراوان و سێقۆڵی و 5 حزبی لە دەسەڵاتدا بوون ئەوە تا لەم سەری ڕاست و لەو سەری چەپ و ئیسلامیەوە ئەتوانن حزب دروستکان چەندین ڕۆژنامە هەیە گۆڤار هەیە ئازادانە دەتوانن چالاکی ئەنجام بدەن و ئەی ئەمانش ناکرێوەکو دەستکەوتێک تەماشای بکەین زای چۆن ئەگەر ئەمانەکو دەستکەوت سێریکەین لە عێراقیشا چەندین حیزب هەن و ئەحزابی چەکدار و میلیشیاین و دەسەڵاتیان بەدەستۆیە و خەڵکیش لەوێ بە جۆرێ قساکاو بەڵام کاتێک کە گاتە خەتەر بۆ سەر خۆیان خۆپیشاندەرانیان لە حەوەی شوباتا کوشت خۆپیشاندەرانیان لە خەڵکیان لەسەر سیاست لەسەر بۆچوونی سیاسی مخالف لە ناو سێمانەیە کوشت ڕۆژنامەنووسیان کوشت ئێستش ئەگەر تۆ پێش زیاتر درێژکەی لەوەی کە ئەوان خۆیان بەدڵیانە یا تەحمل یەکەن سەرکوتەکەن و هەر ئێستا چەندین ڕۆژنامەنووس لە سنجەکانی پارتیا گیراون و تۆمەتیان بۆ دروستکراوە بەدەیان هەڵسوڕاوی سیاسی دەستگیر کراوە بەسەن مامۆسایی ناڕازی خۆپیشاندان کرد گرتنیان هەڵەشیان لێکردن چەندین ئەوانی کە ئەگیرێن مەسەن لە خۆپیشاندانەکان بە چەندین گەنجگیرا و دوای پاکانیان پێکردن تۆپیان پێکردن بۆ ئەی ئەمانە بۆ حساب ناکەیت ئەزانین چۆنە تەنها شتێک کە ئەوان شانازی پێوە بکەن ئەوەیە کە بڵێن بابگیان لە کوردستانە فرەی هەیە بەڵام فرەی بۆ کێ فرەی بۆ خۆیانە خۆ ئەم فرەیە ئایا کرێکار ئیسفادەی لەمە کردووە ئایا زەحمەتکێش ئیسفادەی لەمە کردووە ئایا خانەنشین ئیسفادەی لەمە کردووە ئایا مامۆستا ئیسفادەی لەمە کردووە ئەگەر وایە بۆچی ئەوان ئەبێ مەجبورن بۆی موچیان بدرێت ئەبێ بێنە سەر جادە و 5 مانگ ئەبێ مەکتەبی قوتابخانەکان دابخێەوە خەڵک لە خوێندن بێ بەش بێت بۆچی ئەبێ وابێ ینی بۆچی مەسەن موچێ ینی مەسەن بۆچی مەسەن لە هەولێر ئیمکانی ئەمەنێ خۆپیشاندان کرد بۆچی لە سلێمانی کاتێک یەکێتی پێویستی بەوە بوو کە لەگەڵ حکومەتی عێراقیان ڕێکوت بە جۆرێک چۆنێک پاشقلێک لە خۆپیشاندانەکان بات بۆچی اینجا دەستی کرد بۆوانی کە خۆیان بەشێ لەوانی کە لە نۆکەرەکانی خۆیان ناو خۆپیشاندانەکانە بوون اینجا کەوتنە هەڕەشەکردن لەسەر ئەوانی کە لە خۆپیشاندانە بەشدار بوون بە پێی زانیاریە کە من لە ڕۆژانی پێشوە لە فەیسبووکا بینیم 4500 مامۆسای منتیقەی سلێمانی لەژێر دەسەڵاتی کێتیا کە لە خۆپیشاندانەکان بەشدار بوون بایکۆتیان کرد و سزا دراون بە ڕاگواستنەوە بە شێوازی جۆراوجۆری سزادان ئەمانە مەسەن ئایا ئازادیە خۆپیشاندەر نەکوژرا خەڵک لەسەر سیاست نەکوژرا هاوڕێیان ئێمە نەکوژران وە چەندین جار سجن و زیندانی نەکران لە حزابی تر مەسەن ینی نۆکەراتیان بۆ جمهوری ئیسلامی نەکرد بۆ تورکیا نەکرد ئێستا ڕۆژانە لە کوردستانە خەڵک تیرۆر ناکرد لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی و تورکی مەسەن ئەمانە ئەمانە ینی ئەمانەش خودیوەکەی ترین ینی ئەوەی کە ئەوان شانازی پێکەن تەناوێت کە خۆیان کۆمەڵی حزابی بۆرژوازی ناسیۆنالیستی ئیسلامی کامیان لەسەر یەک سەبەب بنەماڵی بۆرژوازی کوردن ئەمانە خۆیان لە بینی خۆیان ڕێکەوتون بە جۆرێک داهاتی کوردستان سەرەتی کوردستان لە بینی خۆیان دابەشەکەن بە شێوازی جۆراوجۆر بەناوی ئەندام پەرلەمانی بەناوی مدیر عامی بەناوی بەشداریکردن لە ئەنجومەنەکانە بەناوی وەزارەت بەناوی جۆراوجۆر بەشیان کردو کۆمەڵێک چەتەن کۆمەڵە مافیان
کە لە بینی خوانە بەشیان کۆناویان لێناوە فرەیی و حزاب ئازادی حزاب ئازادی ڕاستەقینە لە کوردستانە نییە ئازادی هەڵسوڵانی سیاسی لە کوردستانە نییە دەتۆ بڕۆ تۆزێ مەسەن زیاتر ئیمکان زیاتر لەوەی کەوان بۆیان داناوی پێ درێژ بکە مەسەن بزانە مەجای کرێکاران خوان ڕێخن مەجای کرێکاران لە ناوەندەکانە خوان ڕێخن و ناڕزایەتی بکەن مەجای تۆیە ئەگەر مەسەن تۆزێ زیاتر بڕۆی مەجای هەتا مەجای حیزبی کۆمۆنیستن مەجای حزابی ترینەن مەجای ڕۆشنبیرانە مەسەن زیاتر قسە بکەن لەوەی کە بۆیان دانراوە مەجای چەندین هینکرا بۆیە بەڕای من ینی ئەگەر زانچ ئەگەر لیستی تاوانەکانی ئەوان لیستی ئەو کارانی کەوان کردویان بەرامبەر بە خەڵک قیاسی بکەیت و بەراوردی بکەیت بەڕاستی ینی احتیمال ناتوانانی بیژمێ ناتوانانی بەراوردی بکەیت من پێم وایە کە ینی زانین چۆنە بۆ هەر هاوڵاتێکی سادەی کوردستان ئەتوانیت زۆر بە باشی لەسەر ئەمە دادوەری بکە ینی ئەوان ئەگەر شتانە بە خەڵک فرۆشتۆ بەڵام خەڵکیش هەزاران تاوانی ئەوان هەزاران پێشالکاری ئەوان ئاەتۆ بەڕویانە کە لە بەرامبەر خەڵکی کوردستانە کردویانە ینی خەڵکی کوردستان قوربانی خوێنی یا بۆی کەتوانێت ئازاد بژی بۆی بتوانێت ژیانێکی شەریف و محتەرەمی بێ نەک ببێ بە سەرۆت و سامان بۆ کوڕەکانی تاڵەبانی و بەرزانی بۆ خێڵی ئەوان بۆ سەرمادانی ئەوان ئەمانی کە قوربانیانە بۆ ئازادی بۆ یەکسانی بۆ خوشدنای خەڵک بوو کەسێک ژیانی خۆی ناکا بە قوربانی بۆی فلان مەسئول فلان سەرمایەدار ملیۆنە هەست ثروەتی هەبێ بەڵام بەداخەوەمان لەسەر وەکوتم لەسەر وهمی خەڵک لەسەر ئەوەی کە بە جۆرە خەڵوەمی بە کوردایەتیوان نانێن لەمە خوارد و ئێسەش لە هێزان نانەخەوە تۆ من گوێم لێ بوو کە چاوپێکەوە لەگەڵ برادرە کرد خەڵکی هەڵەبجە یعنی تەسەوور کە ئەوان لەسەر قوربانی هەڵەبجە لەسەر قوربانی لەسەر ئەنفال لەسەر ئەمان نانیان خواردبوو ئەمان خوان کرد بە نوێنەری قوربانیانی هەڵەبجە و ئەنفال و ئەمانە بۆی کە لە ڕێکخراوەکانی دەوە لەیان دەوڵەتان و حزاب بە جۆرێک وەکو نوێنەری چەوسانەوە و زوڵم مستەم لەسەر خەڵکی کوردستان سیر کرد بەڕاستی ئەوان کەسابەتیان بە خەڵکی کوردستانەوە کرد کەسابەتیان بە قوربانیەکانەوە کرد نانیان لە قوربانەکان خوارد و دوایش کاتە سەر حازری حکوومەت خەڵکیان ڕەزیل کرد خەڵکیان سووا کرد خەڵکیان داما و هەژار کرد خەڵکیان بێمات کرد و تۆزێکیش پێڕاکێشی ئەوان سەر دەکەن و خەڵک ئەو کوژن بەڵام قسەیەکی تریش کە هەر ئەوان لە بەرامبەر ئەم قسانەیە ئەیکەن ئەوەیە لە بەرچاوگرتنی موقعیەتی هەرێمی کوردستانە لە 2003 خەتەری حکوومەتی بەعز لەسەر کوردستان نبوو و ناوچە جوگرافیەکەی کوردستان شوێنێکە کاڵە دراوسەکان زۆر دۆستی کورد نین ئەوە ئێرانە ئەوە تورکیا هەموو کاتە دەتوانن هێرش بکەنە سەری سنوورەکانی لەسەردا بخەن و پێویستە خەڵکی ئەمە لە بەرچاو بگرن چەندێ واقعیت لەم ئیدعانەیە هەیە باشە زان چۆنە خۆ ئەوان هەمویان نۆکەری و دەوڵەتان کە تۆ باس کردیانی مەسەن یەکێتی لە پاڵ ئێرانە پارتی لە پاڵ تورکیایە ئەجددی ئەوان جێبەجێکن لەسەر قسەی لەسەر داوای تورکیا یەکێتی و پارتی شەڕی پەکەکەیان کرد لە 1990 گەرهەڵە بوو دواتر لە 2012 بوو ئەو بیرم نەماوە یەک بوو شتێکی وا بوو شەڕی پەکەکەیان کرد لە هەولێر پارتی مجموعەیەک چی پەکەکەی زیندە بە چاڵ کردەوە خواتوان لە خوا پرسیارکەن بەینیکەن لە سلێمانی یەکێتی پێشەشکری کرد بۆ سپای ئێران بۆ سەر بۆ کۆیە بۆ حیزبیکان لە ساڵەکانی نەوەکانە چەندین کەس لە ئۆپۆزیسیۆن ئێرانی لەژێر دەساتی کێتی تیرۆر کرا و چەندین ینی زیانەکانی ئاسایشە گیران دوایی ئازاد دەکران تیرۆریستەکان و هەمیشە ئۆپۆزیسیۆن ئێرانی لەژێر ڕەحمەتی جمهوری ئیسلامیا بووە کوردستان پڕ کردو لە جاسوس و لە جاسومیت و لە جاسوسی ئیطلاعات و ئەوانە لە کوردستان ئێرانە کوردستانی عێراقا هەڵس و کەوت دەکەن یەن و ئەڕۆن بەرحاڵ جێیەکی ئەمین نییە بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ئۆپۆزیسیۆنی تورکی لە 16 ئۆکتۆبر ئەوان خوان لەگەڵ بابڕین یەکێتی نیشتیمانی لەژێرە لەگەڵ ئێران و لەگەڵ حەشی شەعبیان ڕێکەوت و ینی ئەمانە تەجروبەیەوانە سیوێکی پارتی بوو کە چوو جێشی عێراقی هێنا لە بەرامبەر یەکێتیا و ئەو جەریمەی کرد کە لە سیوێکی یاپا کرد یانمانە دوایش مەسەن یەکێتی چووی دەپاڵ جێشی ئێران وینە جاری کە بە پشتیوانی ئێران پارتی لە مەتقانی نفوزی خۆی ڕاونە بەرەو دێگەڵەوانە ئەزانین چۆن ئەوان خوان هەچی نەکراوە بۆ دەوڵەتی بەعس هەموو هەر ئەوان بوون کە لەگەڵ دەوڵەتی بەعس هەموو ڕۆژێک ئەچون باوەشی داواشیان کرد بە سەدام و ماچیانە کرد دواتریش لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانە هەمیشە ئەوان پێش خزمەتیان بۆ ئەوان کردوانی مەسەن ئەگەر خەتەرێک لەسەر کوردستانە بەڕاستی خەتەر لەسەر خەڵکی کوردستانەیە لەسەر دەسەڵاتەکان نۆکەراتی بۆ ئەوانەکەن کەی خەتەر لەسەر ئەوانێ وایە بەڕاستی ئەوان ینی مشکلەکانەوە کە خەتەری ئەوان لەسەر بۆیە ناتوانن هیچ شتێ بکەن ناتوانن دیفاع لە خەڵکەنە ئەوان ئەگەر بەڕاستی پشتیان بە خەڵک بەستایە ئەگەر هێزێک بوونایەت بەڕاستی لەناو خەڵکەوە بوونایەت و بەرژەوەندی خەڵکیان بیستا بەڕای من زۆر بە ئاسانیانتانی تەحەدای یەکێت ئێرانی و تورکیاش بکەن وانە کە ناتوان بەڵام لەبرەوە قاعیدەی جەماوەریانە پشتمان بەشیان بە جەماوەریە ئەوان هەمیشە لە
خزمەتکاری و لە نۆکەراتی بۆ دەوڵەتانی ئەم ناوچەکە و لە کێشمەکێشی ئەوانە ئەمان سیاسەتی خۆیان بدە پێش و سوودیانەکەدا بۆیە معلومە کەوان ناتوان بەرامبەر بوان بۆستن و هەمیشەمان وەکو دیعایەکی ساختەکاران درۆزنانە بەرامبەر بە خەڵکێن لە کاتێکا خوان ینی ئەوەی کە زۆرتر خزمەت بۆ دوو دەوڵەتەکە بەڕاستی کێتی پارتیە. بەڵام قسەیەکی تریش هەیە ئەمە بە تایبەتی ڕووی لە لاوانە ئەوەی کە پێوترێ جیلی دوای ڕاپەڕین کاتێک کە ناڕەزایەتی دەرەبڕێ ڕەخنەی هەیە لە شێوەی دەسەڵاتی ئێستا باز لەوە دەکەن کە ئەوان سەردەمی بەعسیان نەبینیوە سەردەمی بەعسی ئیستبداد سەرکوتکارکە لەسەر زۆر شتی ئاسایی دەکرا مرۆڤ ببرایە بۆ ئیستیخبارات و بۆ سجنەکان و هەتاوەکو ئەوەی کە لە سێدارە ببڕێ ئەگەرچی بە ڕۆشنی لە بەشە قسەکانی خۆتاندا هاوت بەڵام خوێندکاران ناڕەزایەتی دەردەبڕن چەند جار لەسەر دەرماڵ و لەسەر چەند بابەتی تر کردویانە ئەوەی کە لاوانێکی تر یەنە مەدان و ناڕەزایەتی دەردەبڕن و یان لە دەستگا ڕاگەانەکان و قسە دەکەن ئەوەیە کە نمونەی بەعسیان نەبینیوە یاخود هۆکاری تر هەیە کە هۆکار بێ بۆ ئەوەی کە ناڕەزایەتی دەربڕن. زین چۆنە هاوڕێ بنار ئەمە نوعێک لە فرۆشتنەوەیە بەوان مەسەڵەن ینی بۆچی ئەبێ دوای 40 ساڵ دوای 50 ساڵ ئیلا بێ خەڵک بگەڕێتەوە مەسەن ئەم مناڵانەی کە لە دایک بوون مناڵی من و فلان و ئەو ئیلا بێت تەجروبەی بەعزین کەن ینی هەمومان ئێمەش تەجروبەی بەعسمان بین و ئێمەش مەسەلەن شەو لە ترسانە خەوتی لە ماڵەکانی خۆمانە ئێمەش مەسەن ڕاودا ئێمەش مەسەن معڕەز بین بۆ تیاچوونوانە بەڵام بینیمانە بەڵام ئێمە مەسەن ئەی بۆ ئێمە نەقدمان لەم دەسەڵاتە هەیە معلومە کە زانیتە حقەتێک ئەم دەسەڵاتێک کە لە ئاسی تەوەقوعی خەڵکان نەبووە خەڵک قوربانیاوە بۆی کە بە ئازادی بژی بە یەکسانی بژی ژیانێکی شەرافەتمەندی هەبێ محتەرەم بێ ڕێزی بگیرێ هەرەوەنێ کە شەو مەسەلەن خوات خەسە نایە بەسەرتا بەرحاڵ ئەمە نەماوە بەڵام ئەوانی ژیانە ئەوانیش مەسەن بۆ لە حەڤەی شوباتە نەیانە بەسەر ماڵی خەڵکاوانیش خۆ بەعسیش ینی ئەگەر مخالەفەتی کردا پەلاماریایی ئەگەر نەچووتا بۆ ئەسکەری پەلاماری ئەگەر ئەوامرەکانی ئەوە جێبەجێ نەکرا ئەگەر لە ماڵی خۆتا دابیشتا بەبێ مشکلە بەڕاستی پەلاماری خەڵکی نایە خۆمانیش کردیان اینجا بەڕاستی ئەمە چ فەزڵ فرۆشیەکە تۆ ڕژێمێکە خەڵک قوربانیا بۆی لە ناو بچێ وە قەرار بوو خەڵک ژیانی باش بێ وەک تۆ ئیدعاکەی من وێنەری ئەم خەڵکە من بە کوردی قسەکە من وێنەری تۆم لەسەر خوێنی ئەوان هاتووی ئێستاش دەتەوێ ینی نانی نەیتێ ژیانی نەبێ ڕووک سوک و ڕسوایکەی خۆ سەرۆت کۆکەیتەوە خۆت لە هایلای بژیت قەسر و هینتان هەبێت لە ئەوروپا پارەکانتان لێوە بلۆک بکەن یعنی هەمووتان مەسوولێکی پچکۆلەی هینتان تا سەرۆتان بەدەیان باخ و ڤێلاتان ئین کردووە دەمەوێت دەوڵەمەند و سەرمایه‌دار لە دەوتانە ژیانی شاهانە ئەژی مناڵەکانی ئێوە کە بەعسیان نەبینەوە ژیانی بەعسیانەوە قوربانیان نەبینەوە زەحمەتیان نەبینەوە ژیانی هایلای بژین بەڵام ئەبێ مناڵی زەحمەتکێش کە دایک و باوکی قوربانی بۆ مناڵی شەهید وانەی کە دایک و باوکیان کوژراون یا ئەنفار کردیان ئەبێ ئەوان برسێتی قبولکەن نەکبەتی قبولکەن لەبەرەوەی ئەبێ ینی لەبەر خاتی چاوی مناڵەکانی مەسوولەکانی کێتی و پارتی بۆ ئەمە قبولکەنێن خەڵک قوربانیدا ئەنفال کرا هەزاران کەس قوربانی تیاچوو ینی بۆی کە مناڵی دەوڵەمەندەکان و سەرمایه‌دارەکان و مەسوولەکان ژیانی خۆش بێ و ئەمان هەر لە نەکبەتیا بژین ینی ئەوانەی کە بەڕاستی مناڵانی فەقیر و هەژان کە خوێندکاران و خریج جامیعەکان کەن داوای نانەکەن داوایەکەن ئەڵێ ئەبێ ئەمانەیە بژین وەکو بە شێوەیەکی محتەرەم بژین ئینسانی ئەم سەردەمەین کەس و کارمان قوربانیاناوە خەباتیان کردووە خۆمان ینی قەرارە کە ئیتر ئەم ژیانە شتێکی تر بێ بەڵام ینی مناڵی مەسوولەکان مناڵی دەوڵەمەندەکان لەسەرەوەی کە بەڕاستی لە کاتی خۆشی ئەوان کەمترین قوربانیاناوە بەڕاستی ئەوان مناڵی خەڵکیانەوە بە کوشتنخوان لە ژیانی خۆشە ژیان ئێستاش کە مەسەن بەشێ لەو کەسانەی کە چەکدار بوون لەگەڵ ئەوانە ژیان و لەگەڵ ئەوانە بوون پاسی ئەوە کە هەتا لە شاخ ئەوان ژیانیان فەرقی هەبوو ئەوان ویستی و هینا خواردتۆ پێشمەرگەکانیش باتیان لە پێ کردو ئەوان هەدیان ناوشارەکانەوە بۆ ڕۆشتووە ویستی و گۆشت و نازام خواردی سەیسێریان بۆ ڕۆشتووە بەڵام مناڵی فەقیریش پێشمەرگەی نەکبەتیش ئەوە نیستێنیشی نەبا بیخوارد ئەمە حقەتەکەی مەسەن ئەگەر خۆزگە ئەکرا مقابلی بەشێ لەو پێشمەرگان لەو چەکدانەکە کە لەگەڵ ئەوانە ژیانیان چۆن بوو ژیانی مەسوولەکان چۆن بوو ژیانی ئەمانش چۆن بووانی ئەوان بەڕاستی ئەو کاتەش کە لە بەشاق بنەوەن ژیانی مەسوولەکانی کێتی و پارتی ژیانی هایلای بۆ خۆشترین ژیانیان بۆ ئەگەر بەراوردی کرد بە ژیانی پێشمەرگە معلومە کە ئەوەی کە قوربانیاوە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و نەکبەت و زەحمەتکێشی و کوردستانە بووە ئێستاش مناڵەکان لەسەر جادن داوای نانەکەن داوای ژیانەکەن داوای کەرامەت دەکەن و ئەمان پیانە فرۆشە با بە تۆ سەردەمی بەعسێ نەبینیوە معلوم نییە قەرار نییە 1000 ساڵی کە خەڵکی کوردستان هەر باسی بۆ بکرێت تەواو ئەوە تەواو بوو بەعز ڕۆشت خەڵک تەوەقعی هەیە ژیانی باش بێ وەکو ئینسان بژی
ئێستا کە یادی ڕاپەڕینە دواپرسیارم ڕاپەڕینێکی تر بۆ کوردستان پێویستە یان ئایا کوردستان ڕاپەڕینێکی تر دەخوازێت؟ ئەزانی چۆنە بە بڕای من خەڵکی کوردستان بە شێوازی جۆراوجۆرەوەی پیشاناوە کە ئەبێت ئەم دۆخە بگۆڕێ ئاڵۆگۆڕی بەسەرا بێت بە قازانجی خەڵک ئەم دۆخە ئەبێ بگۆڕێت ممکن ئەم دۆخە بگۆڕێ بە خراپتر من باسیەوە ناکەم بەرەو خراپترەوەی کاتا ممکنە مەسەن ئاراستی ڕووداوەکانەوەی کەڕژێمی مرکزی دەسەڵاتی ناوەندی ئەوێ لە ڕێگەی فشارەکانیەوە و هەتا بەشێکیش بە جۆرێکی لە ڕێگەی نەوعێک دروستکردن و چاندنی وام لاو خەڵکی کوردستانە بێوە دەسەڵاتی خۆی لە کوردستانە پسەپێنێتەوە حتمما ئەو کاتێکێتی پارتی و نوێنەرانی ئەو لە کوردستانە حاکمە بن بەسەر کوردستانە بەڵام ئەم دۆخە پێویستی بە ئاڵۆگۆڕە ئەگەر خەڵکی کوردستان بێوێت ئاڵۆگۆڕێ بە قازانجی خۆی بکە ئەو تەوەقوعی کە دایک و باوکی ئێمە براو خوشکی ئێمە لە و ئێمە خۆمان بۆ بەشێک لە ئێمە کە ڕەنگە لە ڕیزیە و هێزانا بووبین لە ڕاپەڕین بوومانە لە قوربانێک بوومانە کە ژیانی خەڵک باشتر بێ ژیانێکی ئاسوودە و ئارام و محتەرەمیە بێ ژیانێک بێ کە خەڵک محتاج نەبێ خەڵک برسی نەبێ دەست خەڵک سوام نەکات خەڵک لەسەر جادەکانە مناڵ عەلاگە و تین نەفرۆشێ پیرە پیاوەکانمان پیرەژنەکانمان نمر و چوزانم سەوزەی بەهارە و تەزبێح و کلنێکز نەفرۆشن و هەموو کەسێ محتەرەم بێت بە بەڕای من پێویستی بە ئاڵوگۆڕی ڕیشێ لەم دۆخێ و ئەمەش بە چیەکرێ بەوەکرێ بێ خەڵکی کوردستان خۆی بەڕێکخراوبوونی خۆی لە دەوری سیاسەتی ڕادیکاڵی کۆمۆنیستی و چەپ یعنی ناسیۆنالیزم تەواو بووە ئیسلامی سیاسی ڕێگەی ڕزگاری خەڵک نییە تەجروبەی ئیسلامیەکانمان هەیە تەجروبەی حیزبی ئیسلامیەکانمان هەیە تەجروبەی دەوڵەتی ئیسلامیەکانمان هەیە تەجروبەی ناسیۆنالیزمان هەیە تەنها ڕێگەی کە ماوەتە بە خەڵکی کوردستان ڕێگەی ئەوەیە کە لە دەوری چەپ لە دەوری کۆمۆنیزم لە دەوری بەدیلی چەپ بۆ ژیانێکی یەکسان بۆ ئاڵوگۆڕی ڕیشەیی بۆ ئازادی خۆی خۆی ڕێکخراوکە لە ڕێکخراوەی جەماوەری لە ڕێکخراوەی ژنان لە ڕێکخراوەی فەرمانبەران کرێکاران لە شوراکانی خەڵک لە گەڕک لە ناوەندەکانە هیچ ڕێگەیەک نەماتەوە بۆ ئاڵوگۆڕی ڕیشەی ئەمێ و ئەبێم دۆخە بگۆڕێ ئەگەر ئەم دۆخە بە قازانجی خەڵک بمانێ بگۆڕێ بێ وا بکەین ئەگەریش خەڵک بەڕاستی نێتە مەیدان بەو شێوەی کەوتم دۆخەکە ڕەنگە خراپتر بێ وەم کاتە ڕەنگە خەڵک لەوەی کە ئێسایە خراپتری ڕوبەربێت و کاتە کاڵک باشون بشکێنە بەڵێ سەد شکر بە کفندزی پێشۆک و چۆن ئێستا بەشێ لە خەڵک کۆنە خوازێ ڕەنگە ئەو کاتە بەداخەوە خەڵک بەشێ لە خەڵک ئاوات بەر ئۆزعی ئێستا بخوازێ بۆیە جارێک کە بۆی ئەم تاریخەڵێ بەم شێوە تراژیدەی دووبارە نەبێتەوە پێویستە خەڵک خۆی وەکو هاتۆتە مەیدان ئێستا هاتۆتە مەیدان بەڵام پێویستی بە ڕێکخراوبوونە ڕێکخراوبوونی خۆی سربەخۆی خۆی بەدەر لە ئەحزابی ئیسلامی لە ئەحزابی ناسیۆنالیستی بەدەر لە ئۆپۆزیسیۆنی ساختەتی بۆرژوازی لە دەوری بەدیلی چەپ و کۆمۆنیستی خوار ڕێکخراوکەن و بتوانن حتمما پێویستی بە جۆرێک لە خرۆشان لە ڕاپەڕین لە هەڵسانی جەماوەری و ئاڵوگۆڕی سیاسی هەیە جامە ڕەنگە حتمما لە ڕێگەی ڕاپەڕینێکی تۆ بێ ئەم ڕاپەڕین ڕەنگە ڕاپەڕینێکی سیاسی بێت و ڕەنگە ڕاپەڕینێکی چەکداری بێت کەوتە سەرەوەی کە کاردانەوەی دەسەڵات کاردانەوەی حزابی دەسەڵات چۆنە بێ و کاردانەوەی خەڵک لە چ کاتێک ئەو هەڵسانە جەماوەریەکە لە کاتێکا دەسەڵاتێکی میلیشیای حاکمە یان دەسەڵاتی مرکزی گەڕاوەتەوە بەرحاڵ ئەوە لە کاتی خۆیان لەسەرەوە جەماوەتوانێ بڕیار بەوە حیزبێکی سیاسی کە پێشەنگی و جەماوەتوانێ بڕیار بە بەڵام بە تەکید ئاڵوگۆڕێکی جەزری پێویستە کەم ئاڵوگۆڕت لە ڕێگەی ڕاماڵین و کۆتایانە بە دەسەڵاتی ئێستای حزابی کوردایەتی میلیشیایی و هەر دەسەڵاتێکی سەرکوتگەر و چاوسێنەر کە ئەگەر هەتا دوو ڕۆژێکەش ناوەند بێتەوە بەڕام لەبێ خەڵکی کوردستان بەرامبەر بەو دەسەڵاتەش بێتە مەیدان و بێت کۆتایی لە تەحقیقا یەک ڕێگای و کوتم دەسەڵاتێک کە لە بەرژەوەندی خەڵک بێت وەویش دەسەڵاتێک کە دەسەڵاتی شوراکانی خەڵک دەسەڵاتی جەماوەری خەڵک بێت دەسەڵاتی ڕاستەوخۆی خەڵک بێت کە خەڵک خۆیان ڕاستەوخۆ نێنەرایی خۆیان هەڵبژێرن حکوومەت بکەن ئیرادە بکەن و سیاست بکەن خەڵک خۆی ڕاستەخۆ سیاست بکە و کاروباری کۆمەگا بەڕێوەبەرێ ئەو کاتە ژیانی ئابووری خەڵک خۆشتر بێ ئەوەی کە لە کوردستانە هەیە بۆ هەمووان بێ بێکسانی ئەگەر هەیە بۆ هەمووان بێگەر نییە بۆ هەمووان و هەمووانیش ئازاد بن لەوەی کە چی لە دڵیانێ دەری بڕن بەبێ هیچ سانسۆرێ بەبێ هیچ ڕێگریەک بتوان ئازادانە تعبیر لە بوونی خۆیان لە ژیانی خۆیان لە بۆچوونەکانی خۆیان. محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوە ژیوادارم کە قسە باسەکانمان ڕۆشنکردنەوەیکی یابێت و بینەران جێگەی ڕەزامەندی بینەران بێ. زۆر سپاس. زۆر سپاس. عزیزان وتارێکی بچووکی تر و پاشان سەبارەت بە قۆناغی نوێی لا ململانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی لەگەڵ مامێنەوە.
بەڵێ بینەرانی ئازیز دوهەمین قسە و بەسمان ئەمڕۆ تایبەتە بە دەورەیەکی نوێ لە ململانەی سیاسی نێوان حکوومەتی ناوەندی بەغدا و لەگەڵ حکوومەتی هەرێم. ئەم بابەتە شتا و توێ دەکەین لەگەڵ زمناکۆ عەزیز. زمناکۆ عەزیز ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەت باش، سڵاو بنەرگیان، هێوادارم باش بن. سپاس دەکەم. زۆر سپاس. ئەمەوێت لە سەرچاوی ئەم ناکۆکیانەوە بپرسم کە 2003 ئەمانێکی ئێستا لە دەسەڵاتداران لە عێراقدا هەمویان لە ئۆپۆزیسیۆنی ئەو کاتێ عێراقدا بوون و دواتر پێکەوە توانیان حکوومەت پێک بێنن، پۆستی جۆراوجۆر لە نێوان خوانەدا بەشکەن، دەستور بنووسنەوە، یاسا داڕێژنەوە، هەتاوەکو دواییوە ڕێک بوون پێکەوە. ئەم ناکۆکیە فراوانی کە ئێستا لە نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمدا هەیە و زوو بە شێوەی جیاواز و بە هۆکاری جیاواز گرژە بێتەوە، لە چیەوە سەرچاوی گرتووە؟ تەسەوری من لە ئەساسەوە کاتێکە لەگەڵ حکوومەتی مەرکەزیان ڕێکەوتون اتفاقێکی ڕۆشنیان نەبووە کە چوارچێوەیەکی یاسایی و چوارچێوەیەکی سیاسی دروست بە قازانجی خەڵکی کوردستان دیاری بکرێەوە لەسەر ئەساسی ئەو چوارچێوەیە هەنگاو بنێن. ئەوەی کە هەبووە اتفاقێکی بینی قیادەی ئەو دوو حیزبۆ بووە لەگەڵ سەرانێک کە لە دوای ڕوخانی بەعسەوە گەڕانەوە و لە ڕێگای پشتیوانی ئەمریکا و وڵاتانی منطقەوە هاتن بوون بە حاکم و بوون بە دەسڵاتدار. اتفاقێکی زەمنیان کردووە و ئەم اتفاقانە کە کردویانە لەگەڵیانە پێ بەپێی ئاڵوگۆڕەکان لە هەر دەورانێکە بەرزونزمی بەخۆیەوە بینیوە. جارێ ئەم پێشڕەوی کردەوە بە قازانجی خۆی هەنگاوی ناوە، جارێ بە پێچەوانەوە بۆ ئەو هەنگاوی ناوە. ئێستا ئەمە لە درێژەی ئەوەیە کێوی یەکێتی و پارتی لە دوای دقیق بڵێم لە دوای 2014 بۆ خوارەوە گەڕاوەتەوە و حکوومەتی مرکزی پێی وایە پایەکانی دەسڵاتی ڕۆژ بە ڕۆژ بەهێزترە بێ و پێی وایە توانایەکانی ڕۆژ بە ڕۆژ فراوانترە بێ. طبعا ئەمە هەمووی لە چوارچێوەی هەلومەرجێکی دەولیترایە، یعنی ئەوە نییە تەنها علاقی بە کوردستانی عێراق و عێراقەوە هەبێ، علاقی بە قەڵەشتەکانی ناو مەجلیسی ئەمنەوە هەیە، علاقی بۆ جێگە و ڕێگەی ئێرانەوە هەیە کە لە ناو ئەو قەڵەشتانەیە دروست بووە، پەیوەندی بە پشتیوانی رووسیا و سینەوە هەیە لە هەنێ جموجوڵی ئێران و ئۆتۆماتیکی عێراقیان کردوتە ساحەیەک. یەکێک لە ماوەیە یەکێک لە بەرپرسەکانی ئێران خوتبەیەکی ئەیە بە جۆرێک شانازیە کردبەوەی کە ئێران ئەوەنە تەتەوری کردو و پێشڕەوی کردووە، وتی کشوەری عێراقمان کردو بە شارێکی ئێرانی. دروست ڕاستەکەەوە بەو شێوازە مامەڵاکن. ئەمە وای کردووە کە بە پێی خواستی ویستەکانی ئێران ئەم هاوکێشە سیاسیانە بچێتە پێشەوە و ئەمانش کە لە داخل خۆیان حاکمن، ئەمانش بۆ خۆیان لە چوارچێوەی ئەو ئیتارە عمومی کە ئێران بۆی داناوان، ئەمانش حەز و خولیای خۆیان هەیە و ئەیانەوێ مەسەلەن هەنگاوی زیاتر بنێن و یەکێتی و پارتی ئۆتۆماتیکی ڕۆژ بە ڕۆژ دەست بەتاڵترە بن و ڕۆژ بە ڕۆژ ئەم کردیان بۆ خوارەوەیەتەوە و ڕۆژ بە ڕۆژ ئەو دەستکەوتانی کە هەیان بووە حتا وەکو حزابی سیاسی لە دەستی ئەیان و بچووکترە بنەوە و ئەم ململان و کێشمەکێشێکی ئێستا هەیە لە درێژەی هەمان ئەو تاریخەیە هەیە کە لە چەند ساڵی ڕابردووە هەیە و لە هیچ جێگایەکە کۆتایی پێ نایە لەبەروەی کە لەسەر ئەساسێکی واقعی نووسراو کە جهتێکی ڕسمی اعترافی پێکردبێ لەسەر ئەساسە نییە. ئەمان هاتوون فیدراڵێکیان ئەعلان کردووە، ئەم فیدراڵیە بە هیچ شێوازێک معلوم نییە لە فیدراڵی چه شوێنێکی دنیاچێ، حتا ئەگەر ئەتیبارکی فیدراڵێکی قەومیشە و ئێمە لە ئەساسەوە دژی بووین و خەڵکی کۆمۆنیست گوتیان ئەمە ئایندەیەکی خراپی ئەبێ، حتا ئەگەر بۆ سێغێش تۆ تەماشایکی هێشتا لە چوارچێوەی ئەو فیدراڵیە ئەم حکوومەتی هەرێمی کە ئێستا هەیە بە شێوازی حکوومەتێکی سەربەخۆی مستەقل خەریکە مامەڵاکە لە مەسلەی نەوت تاوای کرد، لە مەسلەی علاقاتی خارجی و کۆنسڵخانەکان کە کراونەتەوە واکە، لە مەسلەی پەیوەندیە خارجەکانی لەگەڵ وڵاتان و بەندوبەستێکە هەیەی لەگەڵ دەوڵەتان بەم شێوازەیەکە ئەمە هەموو ئەم کاروکردەوانە متناقزن لەگەڵ حتا پایەکانی فیدرالیزمێکی پوچی قەومی کە خۆیان اتفاقان لەسەر کردبوو. چ جای ئەوەی کە بێتە سەر ئەوەی کە ئیتارێکی عمومی ئینسانی مەدەنی پێشکەوتوو کە هاوشێوەی وڵاتانی دنیا بێ کە ئەمە وجودی نەبووە. بۆیە ئەم مشکلاتانە تەسەورەکەم ڕۆژانە بەردەوامە بێ، هەر دەورەیەک یەخیان نەگرێتەوە و لە هەنێ بڕگەیە خۆیان بەعەمدی مشکلات دروست دەکەن بۆی کە تەرکیزی خەڵک لەسەر کۆمەڵێک مەسائلی جدی لابرن. مەسەڵەن بۆ نمونە لە ئێستا مەسەلەی موچە و مەسەلەی
گەڕانەوەی دەسەڵاتە ئەسلەکانی هەرێم بۆ مرکز بۆ بەخواستێک لە مرکزە هەیەوە دادگای فدرالی هەموو ڕۆژێ قاوانین و یاسای ڕێسای تایبەت دەرەکا بۆ مەسلەیەوە و ئەمە بە قازانجی شیعەکانی حاکمە لە مرکزە بەڵام تۆ سێری دیوە ئیجتیماعیەکەی کە لە کوردستانە زمینەیەکی زۆر گەورەی هەیە ئەو خواستەی ئەوە و خەڵک لە ئەنگریەکە ئەمە هۆکارەکەی کە خەڵک زۆر ڕقی لە ئەم دەموچاوانەیە زۆر ڕقی لەم حاکمانەیە زۆر ڕقی لەم دەسەڵاتەیە بە هەر شێوازێک ئەم دەسەڵاتە ببینێ زەرەرەکە خەڵک پێی وایە دەستکەوتی خۆی بەدەستکەوتووە بەڵام ئەمە هەڵەیەکی گەورەیە بە تەسەوری من خەڵک قازانج ناکە ئەگەر پاشەکشەی یەکەتی و پارتی بیکەن ئەگەر لەژێر تەسیری خەڵکو لەژێر فشاری خەڵکو لەبەر بەرامبەر ناڕازایەتی خەڵکەڵام بۆچی مەگەرلانی کەم ئەوە نیە دادگای فیدرالی بڕیاری نردنی موچەی فەرمان بەرانی داوە لانی کەم خۆ دەستکەوتێکی تایە کە ئێستا لە حکوومەتی و دەسەڵاتداری کوردستان نایدا بە مامۆستایان و فەرماندەران بۆچی ناڕازی بن خەڵکی یان فەرمانبەران لە بەرامبەر گەڕانەوە بۆ بەغدایان دڵخۆش دەبن بە بڕیاری بۆ نە بڕیاری دادگای فیدرالی عێراق تا ئەو جێگەی کە بە خودی ئەو بڕیارەوە هەیە مەسلەی مەعاش هەر کەسێک بیە ئەمە حقێکە ئەبێ لە کاتی خۆیان بدرێ بۆیە خەڵک چەپڵە و خۆشحاڵیەکەی بۆ ئەوەیە کە سەرنجام ئەم شتە چۆتە جێگایەک کە مەفروزە بەپێی ئیعلانێک کە کراوە بێ لە کاتی خۆیان بدرێ ئەمە خۆشحاڵیەکە لێرەوە سەرچاوی گرتووە لەوە سەرچاوی نەگرتووە کە خەڵک خۆشحاڵە کە لەمە دووە حکوومەتی عراقی معاشی بۆ نێرە خۆکە حکوومەتی عراقی معاشی بۆ نێرێ و خەریکە وردە دەسەڵاتەکان یەکێتی و پارتی کەمەکاتەوە هەر لەو چوارچێوەیە ناوەستێ حتمما هەنگاوی زیاتری هەیە ئەم ئیقدامی دادگای فدرالی بەبێت تەنسیق و بەبێت اتفاق لەگەڵ قیادە سیاسیەکانی شیعە ئەم یاسا و ڕێسانە دەرناکە پێدوانێ بە دادگایەکی محتەرەمی شەریفە زمناکۆ عەزیز لەگەڵمان ماویت دەنگت نەما زمناکۆ لەگەڵمان ماویت بە داخەوە بینەرانی ئازیز نەزم قەتعێک ڕوویدا لە چاوپێکەوتنەمەکەماندا لەگەڵ زمناکۆ عەزیز موچانێکی بچووک پاشان بزانین ئەتوانین ئەم گرفتیان چارەسەر بکەین و لەگەڵ زمناکۆ عەزیزدا ئیدامەی چاوپێکەوتنەکەمان بدەین دێینەوە لادا بەڵێ بینەرانی ئازیز بە داوای لێبوردنەوەکە جارێکی تریش تووشی گرفتی تەکنیکی بووینەوە ئێستا زمناکۆ عەزیز هاتوۆتەوە سەرخەت هیوادارین ئەم کێشە
تەکنیکانە چارەسەر بوو بێت و ئیدامە بە گفتوگۆکەمان بدەین. هیوادارم زمناکۆ گوێی لە دەنگمان بێت ئەوە ڕاکێشینەوە سەر هێڵی گفتوگۆکەمان ئیدامە بدەین. زمناکۆ گوێت لە دەنگمانە؟ گوێم لە دەنگ تا هاوڕێ بنە. بەردەوامی لەسەر چاپەکەوتنەکەمان و لەسەر قسەی موچە بوو. دوایین گرفت و کێشمەکێشیش کە ئەمڕۆ هەیە لەسەر خودی موچەیە. بەغا ئەڵێ پارەم نردووە بۆ هەولێر ئەڵێ کەمی هەیە ئێمە پێویستمان بە بڕێکی زیاترە. بەغا ئەڵێ لیستی پێشمەرگە بنێرن ئەو ئەڵێ خۆی لیستی حەشدی شعبیتان لانیە هەتاوەکو دوایی. لە یەک ڕستای بپرسم کە کامیان لەسەر حەقن؟ قسەکە لەسەر ئەوەیە کە خەڵکی کوردستان لەسەر حەقا. حکوومەتی هەرێم ئەوێ ئەم داهاتە ئەم سەرۆتی سامانەی کە مڵکی خەڵکە بە شێوازێک نییە، یعنی بۆ خۆی ئەوێت حسەیەکی زۆری ئەو لیستەی کە ئەوان داوایەکەن حسەیەکی زۆری بۆ خۆیانە بێ و ئەمان ئەگە بە هەر ئەندازەیەک ئەم پارە مفتەی کە مانگانە لە ڕێگەی بودجەی مرکزیەوە ئاشکرا ببێ کەواتە ئەوەنە پارەیان لە دەست چووە بۆیە نانەوێت ئەو لیستە بنێرن تا ئەو جێگەیشی کە بەوان نەگەڕێتەوە مەسەلەکەی ئەوە نییە کە ئەوان خەڵکی کوردستان وەکو مافێک مافیان هەیە ئەم معاشە لە کاتی خۆیانەوە گرن تا بە جۆرێک باز لە ئەوە بکەین کە ئەوان لەسەر حەقن و ئەمەش ببێتە وەکو هینێک تەمجیدێک بۆ ئەوان. من بە هیچ شێوازێک هیچ هەنگاوێکی ئەوان بە گەورەوە بە مهم تەماشا ناکەم و من نایبینم. وەگوتم ئەمان لە ڕێگەی ئەم جۆرە مامەڵانەوە کە خۆشبەختانە لە مەسلەی موچەیە ممکنە ئەگەر تحقیق بێ بەشێکی قازانجەکەی ئەچێتە گیرفانی خەڵکەوە، بەڵام ئەوان تعقیبی ئەهدافی ترەکەن لە ڕێگەی ئەمەوە ئەیانەوێ ئەمەی کە ئێستا ناوی حکوومەتی هەرێمە وردە وردە بچووکی کەنەوە ضعیفی بکەن تا ئەو ئاڕاستی تا ئەو ئەندازەی کە لە سبێ ڕۆژە ئەم حکوومەتی هەرێمە ببێتە نوێنەری ئەوان و ئەگە سبێنێ ناڕزایەتێک ڕوویە لە کوردستانەوە خەڵک اعتراضێکی کرد بەرامبەر بە هەم مەسەلەیەک ئۆتۆماتیکی ئەبێ ڕووکاتە حکوومەتی مرکزی، چونکە حکوومەتی مرکزی تر لەمە دوای بێتە باڵادەست، بەڵام ئەوەی کە نوێنەری حکوومەتی مرکزیە و حاکمە لەو جغرافیایەکەتی و پارتی یعنیەکەتی و پارتی ئەمجا تا ئێستا لەبەر خاتری بەرژەوەندی و قازانجەکانی خۆیان و کۆمپانیاکانی خۆیان و ئەو لافاوە زۆرەی پارەی کە مانگانە دەستیان کەوتووە شەڕیان لەگەڵ خەڵک کردووە ئەمجا لە پێناوی پاراستنی بەشێکی کەم لەوەی کە ماوە و هاوکات بە نوێنەرایەتی حکوومەتی مرکزی، یعنی لە بین دووکەوانەیە هەمان ئەو کاراکەن کە فەوجی خەفیفە و مستەشارەکان لە دوێنەی حاکمیەتی ڕژێمی بەعسا ئەی کرد بەرامبەر بە خەڵکی کوردستان. ئەمان لە باشترین حاڵەتە ئەم مەکانەیانە بێ ئەم جێگە و ڕێگەیانە بێ بۆیە ئەم مەسەلەیە ئەبێ ڕابەرانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئەم مەسەلەیە بەواقعی ببینن و ئەبێ ئەمە بزانن کە ئەم مەسەلەیە ئاوایە بە ئاسانی ئەوەی کە ئێستا زەمینەی هەیە کە یەکێتی پارتی بچووک ببنەوە خۆ بە خۆ نابێتە دەستکەوت بۆ خەڵکی کوردستان و ئۆتۆماتیکی خەڵک وەزع و گوزەرانی بەرەوباشی ناڕوە. وەگوتم مەسەلەی مەعاش لە بین دووکەوانەیە وەکو شتێکی ئانی موقت ئەگە تەماشایەکەی ڕاستە شتێکی دروستە بەڵام لە درێژماوەیە بە قازانجی خەڵک ناشکێتەوە بێ خەڵک و بە دەرەجەی یەکەم ڕابەرانی خەڵک ڕابەرانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان ئەبێ ئەم بەرچاو ڕۆشنیە بن بە خەڵک و ئەبێ بە شکل و شێوازی جۆراوجۆر کەناڵی جۆراوجۆر بدۆزنەوە بۆی کە بتوانن ئەم بەرچاو ڕۆشنیە بن بە خەڵک و خەڵک تووشی ئەو هینە نەبێ ئەو مەسەلەن لە تاریخە تۆ تەماشاکە چەند حاڵەتی لەو بابەتە ڕوویاوە کاتێکە جەماوەری فراوانی خەڵک ناڕزایەتی بە لە بەرامبەر بە دەسەڵاتێکە چۆن ئاکتەکە مەسەلەن لە 79 لە تاریخا و کاتە لە ئێرانە هەر ڕێک تقریبان هاوشێوەیە می ئێستایەت لە مەسەلەی بێزاربوون لە دەسەڵاتێکە لەسەر حکومە خەڵک ئەیویست بە هەموو قیمەتی هەر چۆنێک بێ بەس شا بڕوە بەڵام نەیزانی دوای شا چ بەڵایەگێ بەسەریانە ئەوە تا ئەوەنە ساڵە تا ئێستا 45 ساڵە بەڵایەک هاتۆ بەسەریانە کە هەموو بە درێژایی 45 ساڵی ڕابردوو خەڵک ئاوات بە دەسەڵاتەکەی پێشوویە خوازێ. من ناڵێم ئێستا شتێکی باشە خەڵکی کوردستان سوێنێ ئاوات بەم گەندەڵ و بەم نۆکەرانی دەوڵەتانی منطقە ئاخوازێ بەڵام هەلومەرجی خراپتر هەیە ئینسان تەماشای هەنێ ناوچەکانی باشوور و ناوەڕاستکە هەر لەژێر دەسەڵاتی ئەو شیعە حاکمانەی کە ئەمڕۆ دەسەڵاتیان بەدەسە لە کوردستانە بەپێی ئیحسایەکانی وەزارەتی تەخلیت لە سەدان هەزار و بە ملیۆنان خەڵک لە خوار هێڵی هەژاریەوەیە نان نییە بیخۆن کاری ڕۆژانەیان نییە لە حاڵەتی زۆر خراپان خزمەت گوزاری لە ناو شارەکانیان نییە ئەمە واکە تۆ ببیتەوە بەشێک لەوێ ئەم چ قازانجێک لەمە ئاکرێ بینەوە سەر ناکۆکیەکانی نێوان ئەم دوو حکوومەتە ئەکرێ بەرەو کوێ بڕوات لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە باز لەوە کراوە کە ئەمە مەترسێکی گەورەیە لەسەر خودی قەوارەی
هەرێمی کوردستان و بەشێکیان مەسەڵەن بەڵەوە دەکەن کە نابێ خەڵکی هەرچاوی لە موچە بێت و پرسی گەورەتر هەیە و ئایندەی ئەم هەرێمە لە ژێر مەترسیدایە. ئێوە چۆنی دەخوێنەوە و ئەکرێ ئیدامەی ئەم ململانیانە تا کوێ بڕوات؟ بە بڕای من ئەوەی کە ئایندەی ئەوان لە مەترسیایە، ئایندەی ئەو قازانجە زۆرەی کە ساڵانە کردویانە و ڕۆژانە کردویانە، ئەو ئایندەی ئەو دەستکەوتە لە مەترسیایە بۆ کرێکارێکی بۆ زەحمەت کێشێک کە لەسەر ڕەنجی شانی خۆی و نە حکومت وەڵامی پێداویستەکانی یاوەتەوە، نە جادەوبان و گەڕەکەکەی لە ئاستێکی شایستەیە، نە کارەبای دابین کراوە، نە ئاوی پاکە و شایستەی ئەوەیە کە بخورێتەوە تووشی نەخۆشی و دەردوو بەڵای نەکە، نەخستەخانە و دەرمان و مەکتەب و پێداویستەکانی تری ژیانی دابین کراوە بۆ ئەم شتێکی لە کیسەچێت کاتێکە ئەوزاعەکە ئەڵگۆڕی بەسەراوێ بە پێچەوانەی ئەم ئیدعاانێکێکی و پارتیەکەن حتمما هیچ شتێک و ئەمە زۆر باسی زۆرینەی خەڵکە ئەکسرەتی خەڵک ئەمە واقعەتەکەیەتی ئەوەی کە ماوەتەوە ئەوان خەڵکانێکیان هەیە ئەمەی کە ئەم قسانە ڕەواج پێدرێ بەهۆی ئەوە نییە کە ئەم قسانە حەقانەتیان هەیە، بەڵام بەهۆی ئەوەیە کە خەڵکانێکی زۆر بە مەعاشی بەلاش بە ئیمتیاز و دەستکەوتی بەلاش ماگانە ئەدرێ پێیان و بە ناوی چەکدار، بە ناوی تەقاعود، بە ناوی سێبەر، بە ناوی چوزانم ئەوەی کە بندیوار، بە ناوی جۆرا و جۆرەوە ئەمانەیان بۆ خۆیان لە دەوری خۆیانە ڕێکخراو کردووە و ئەیانێرە ناو خەڵکەوە و فێریانەکەن کە هەمان قسەکانی ئەوان دووبارە بکەنەوە و ئەمە وای کردووە کە ئەم قسەیە لای خانێک خەڵکی فەقیر و هەژار و خەڵکی کرێکار و زەحمەتکێش ڕەواجێکی پیا کردووە بە جۆرێک هینی بکەن پێیان وابێ ئەمە حەقانەتێکی تایە، ئەجنا لە ڕووی واقعەوە هیچ حەقانەتێکی تیانە، بە هەر ئەندازەیەک یەکێتی و پارتی لاواز بن بە هەمان ئەندازە بە قازانجی خەڵکە، بەڵام ئەگەر ئەم لاوازیە لە ژێر فشاری خەڵکا بوو بێ، ئەگەر ڕابرانی خەڵک لە مەیدانا بوو بن بۆ ئەم مەسەلەیە، ئەگەر لە هەر پاشەکشەیەکی ئەوانە نەخشەیەک هەبوو بێ کە ئەو شوێنە پڕ بکرێتەوە بەو شتێک کە قازانجی خەڵکی تایە، نەک ئەوەی کە هەر مهمەوەی ئەمان بڕۆن و کۆتاییان پێبێتر چی ئەبێ با ببێ. مەنسوور حکمەت نمونەی ئەو مامۆستای جامعەیە باسەکە ئەڵێ پێم وت تۆ ئەزانی شاب ئەبێ بڕوا شا ئەبێ بڕوا ئەڵێتەوە سوێنێ ئەگەریان ئەمانەشە بەڵایەک بەسەر خەڵکایانن چۆن حیجابەکەنە سەر خەڵک چۆن کۆمەلگا بۆ سەدەکانی ناوەڕاست ئەگەڕنەوە دواوە ئەڵێ ئەوتی من ئەوانم بۆ مهم نییە، من ئێستان بۆ مهم ئەم لەحظەیە ئەبێ شا بڕوە، ئەمانیش بە هەمان شێوەیە ئەبێ ئەمە دەور و نەخشی ڕابەرانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و ئەو هێزوو لایەنانەیە کە ئیدعای بەرژەوەندی و خواستەکانی خەڵکەکەن، ئەبێ ئەوان ئەم بەچاوڕوونیە بن و ئەبێ ئەوان نەخشەیان هەبێ و ئەبێ ئەوان بەرنامەیان هەبێ بۆ ئەوەی ئەوە بکەن، وی تا بەیانی بڵین خەڵک ئەبێ خۆی وا بکە، خەڵک نایکە، خەڵک پێویستی بۆیە کە ڕابەرانێک هەبێ بیجوڵێنێ، ڕابەرانێک هەبێ اعتیمادی پێ بکە و ڕابەرانێک هەبێ نەخشەی هەبێ لەگەڵیانە بڕوا و کارەکە بکە و ئەبێ ئەو ڕابەرانە ببینێ لە پێش خۆیەوە بە عملی خەریکن، ئەگەر قرارە مجازەفەیەک بێ ئەوە ئەوان لە پێش هەموو کەسێکەوە مجازەفەکەکەن، ئەگەر قراری دەردیسەری و زەحمەت بێ ئەوە ئەبینن ئەوە لە پێشتەوە وەستاوە و ئەبێ ئەم ئەلگوێ پیشان بدرێ بۆ خەبات و ئەبێ بەم شێوازە ئەتوانی ئەم کارکردی سلوی ئەم ئەوزاعە تازەیەکێتە پێشەوە بەم شێوازە کەمی بکەیتەوە و من وەک لە ئەوڵی قسەکانیمەوە ئاماژم پێکرد ئەم مشکلاتانە هەر ئەمێنێ، مەسلەی مەعاش سبێنێ، مەسلەی ئاو باران و کەم بارانی و مشکلی ئاوی حسەی ئاوی جنوب و گرەی بەرەوە بە ئاوی تورکیاوە، یعنی سەدان گرفت و مشاکلی جۆراوجۆر هەیە کە ئەمانە سبێنێ ئەتوانن زیینیان کەنەوە و خەڵکی پێ سەرگەرم کەن و بۆ ئیدامەی دەسەڵات و حاکمیەتی خوانی پێبن بۆ دەورەیەکی توولانی تر. ئەوەی کە ئەم پلانی ئەوان پوچەڵکاتەوە هیچ شتێک نییە، ئەمە هیچ ئومێدێکمان بەوە نییە کە سوێنە وڵاتێکی زلهێزی وەکو رووسیا یا چاینا یا نازانم ئەمریکا بێت ڕزگارمان خەڵک ڕزگارکە، بە هیچ شێوازێک ئەوان ئەو کارە ناکەن و نابێ، ئەمە ئیشی خەڵکە و لە ناو خەڵکیشا ئیشی ڕابرانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە، ئەگەر بە هەر ئەندازەیەک ئەوان لەوێ نەبن و ئەم کارە نەکەن ئەوە ئۆتۆماتیکی ئەوەی کە تا ئێستا گوزەراوە هەر ئەوە ئیدامەیە بێ. ئەم بابەتای هێنێ زۆر زیاتریش قسەی لەسەر بکەین، بەڵام کاتی بەرنامەکانمان تێپەڕاندووە و سوپاس دمناکو عزیز کە لە بەرنامەکانی وشەی پێشنگ تیڤیدا ئامادە بوویت و توانیت ئەم کاتە بڕەخسێنیت. سپاس بناری خۆشەویست بۆ بەسەرکردنەوە و ڕێز و سڵاوم بۆ خۆت و بۆ بینەرانیش. زۆر سپاس. عزیزان هەر لێرەشدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.